سڵای خۆتان لەبێت هاوڕێیانی خۆشەویست و عەزیزمە سووپاسی زۆر خۆشحاڵم کەوا لە پارتێکی تری یاری ئاوتی لەگەڵ مامە عەبدوڵڵای خۆشەویست دوای ماوەیەکی یەکجا زۆر دووبارە گەڕاینەوە لاتان دوای ماوەیەکی یەکجا زۆری زۆرکە دوو ڕۆژ دەسی ڕۆژە دوێنێت داهێبوورتان لێ دەکەم ماوەیە هەندێک نەساغ بووم ئێستا ئەبینم کەمێک نەساغین ئینشەڵا بەم زۆوانە ساگە بینەوە ئیتر هاوڕێیان با زۆر دوور دریژە بە ڤیدۆکان نەدەین بەس یەک شڕ ڕوونکەمەوە لەگەڵ مامە عەبدوڵڵای دوو ڕۆژ پێش ئێستا ڤیدۆیەکی ئەم یاوتەماندانە هەتا ئێرە هاتین بەڵام دوایە کێشەیەک ڕوویدا ئینتەرنێتەکانمان خاو بوو گوێی نێو سێڤەر نەدەبوو هەر بۆیە بە ناچاری وازمان لەهێنا هەر بووە لەو بەشێکەوە بڕی بوومان هەتا ئێرە زۆریش نییە هەر کەمێک بوو هاتینەوە نێو شار لەگەڵ مامە عەبدوڵڵا لەگەڵ خێزانەکەی خۆی قسە کرد ئیتر پۆلیس هات دواتر هاتینە ئێرە ئەلێرەش ئینشەڵا بەردەوامی پێدەین مامە عەبدوڵڵا دووبارە بەخێرێ و قسەی خۆت خۆ بەخێر بێتە سڵاو هاوڕانی خۆشەویست بەخێر بێنەوە بۆ ڤیدۆیەکی تر دوای دابڕان لە چەند ڕۆژێک بەهۆی مام چەکۆ خەتای تۆ بوو کاکە نەزایی نەڵێ خەتایە خەتە هەرمون مامەری ئەی وەڵا کاکە مەجالم نییە میوانمەیە ئارە بەخوای جابە درێژەی پێێنین لایک و سەبسکرایب لەبیرمەکەن و مامیگیان با دەست پێکەین با دەست پێ بکەین ئاوڕێن لەگەڵمانبن You're good, Alex. Really good. You think? Yeah, you should become a pro. Really? I'll be right back. okay. You're a natural talent. Okay. You're way better than us two. I'm gonna be the Hey, beautiful. Hey. Well, would you look at that? You guys seem to be getting along وەخۆ all یاری right. کە تامنیەوە We are, واکەم but I need to get going soon. Yeah, I know. بۆ کوێزن نەمجارە بۆ شوقەکە Me too. بۆ شوقەکە بە تەمای چنەما Let's talk. بە دەمەشتی قۆڕ نەبن عازمە ئەچین دوو گۆڵیەکەی So, this is good now? Not for long. If the cops found us, then Harvey could too. We gotta get moving. ئەوە چی وای کرد کوڕەکەت Let's بینی just leave. Let's get out of here. And you really ئەوە think چییە Harvey کە will leave مامە us بۆ alone? شۆ لینی That murdering bastard. ئەنە مامە How لای the خۆ fuck could I تەڵخیگە trust him? It is what it is. بکەمەوە This is أنا the كاكا life يعني we live. يفهمها. ئیترچاوی Let's just deal with it. یەکێکی بە مسلمانین I'm gonna set him right. I'm going after Harvey. قەیناگە بار لە قتی واشی تۆپەکە نەخەیتە دەرەب تەقی Linda, any idea where he is? Ray. نانا هینە دەستنیێژم I need to find him. I'm sure he knows where Harvey's hiding. Have you seen him lately? Yeah. He's working at that new construction site downtown. Okay, good. I need you to be ready to leave the country as soon as I'm back. Don't worry about that. I'll take care of it. You just make sure to جا get back مامە safe. okay? حەزەکم لەبەرەوەی کە درەنگ کەوتە تۆزە درێژیگەینەوە لە بۆ منە بگین بە چل دقیقە Okay, چاوە خۆش چونکە زۆر درەنگ کەوتوین ئیشەڵڵا ئیشەڵڵا هیچ نابێ Wait. نا ئیشەڵانی تۆڵێ و دوسێ ڕۆژی بکەینەوە ئیشەڵڵا ئیتر هاوڕێن ئێوە دەبی بینەر بن ینی هیوادارە مەگات ئەو چل دقی 20 دقیقە کەشتە مشایکن بۆ مە زۆرە بەزیتر هیوادارم ئێوەش بینەر بن مامە دەمان چەم هێنا ئەی مامە دایش کەس نەکوژی نەکەی خۆمان تازە لە سیستمان ڕاگرت شەیتامە نەعلەت بی شەیتان Yeah, you were really good. Like I said, you're a real pro. You think? قەومان شەیتان هەڵێ ئاخ من چیم Let's go, کردو buddy. کاکت خوان خەتای شەیتانی چی بەزەوەندەم I پێ have to بڵێ leave now. یاریەکان وا دروست کردووە Do you? Yeah, I do. But you take care of your mom شتێک بوو now. بەستۆ شەیتانی دادێ Can we play one more game? Next time, I دێم promise. بتوانە بۆم قسە کرد Now, come on, give me a hand. ئەوە چیەوە چەکن ئەبێ بڕۆین مامە کاتیتی All right, buddy. بەسە واز لەم Go داڵت your بێنە mom now. تێکتدا تاوا بڕێن خوا درێمە بەسە کاکە دە بەسە واز بێن و پاون بڕە بە خۆت مێر دەکیت کە بکە چاوەکانی مەستم دەکا ئەوە چییە هاتینی نێوشە مامە پارەکە دراوەرە خۆش بێ وڵای پیس بۆی نەدەکەس بەر سپاس برە پیانسۆی I'm خۆ sure تیارە this Ray guy will give us Harvey's location. He better. What if he doesn't? You will. Trust me. This way.
Hey, where do you یا think توێنێ you're لێرە ئیش going? بکەین کاک We're here to talk to someone. What's the problem? What do you think this is, a coffee shop? This is a construction site. You can't just جنابی waltz in هاتن here. لێرە ئیش بکەن ماما ئەوە چییە ئەوە چییە بەخۆ من حەزم لە شەڕەکەمیانە باش ێڵە ئەوە هەڵبژێرە ئەوە کە ئەوە زین چیە ئەوەی کە Oh, ئەوە yeah? And you're gonna stop me? You'll have to Go- excuse go my on, Bill, colleague. He Stevie. hasn't had his morning coffee yet. But he's right, though. عادەڵە ئەوە We're here to دە check if نەفەری this گشتو هەر بە site پێوە is up to code. سی وەکت Jesus خستۆتە Christ. سەر ئاو ئاویشینە Another inspection? What is it with you guys? وازمان Just لەبێنە keep coming and coming and coming That's and... how we keep you honest. خۆش پێ ماما That's right. الله حەشەمان لێ ڕازی بوو تی ئیشمان پێ بدە پێمە There you go. You better Glad hope we you're building know. the code, man. ئێ دەستی کردو بە یاری پەمە These guys are I don't know. insane. زین لێرەوە چیەکەی Nice job. I wish I could say the Quite- same. هاتوونە بۆ You تەمبێکردنی If نەفەرێکی I had پێمان done the talking. پێچی Leo. Always cocky. I can't Yeah, help it. calm I've been down. like this since I was a kid. ئەمە چیان Yeah, سەر right. I bet you were just a sweet little ڕاو boy. پێکەوەسی No, I wasn't. What وەستا are you talking about? Relax, tough guy. برەوەرە دەرەکە Are you being sarcastic? Me? Nah. I'm just keeping you honest. ئەم درگا me honest about what? ناگرێت You being a nice little boy. Hey! ئەوە بە پێداوڕێن لێرەوە بڕێن ئەو بەو کرد گلیسی کرد چییە؟ لای من گلیسی کرد وەڵا لاوین کێشینەوە ئەتوانی ئیشەکانیش تاقیگەی دەبەت زەختیەوەی دایسە من چوزام کامیان ڕاستەکەیەوە مەرحەلەکە ئەمەدا شتی لەسەر نووسی ئەوەی کە مەرحەلە Come on, come on, come on! You want to try? Yeah! All right, why not? هەلا ماما وەرە Can't handle it. ئەدەوە چێ You're بێت چی about to بکەم go down, my friend. بێشتی داگری پێمە 3, وا 2, وەڵا 1. وا ئەوە چیەکەی یەک Take them down! وڵا لای منیژی دەرناخست ئەکسی دەدات لای منش تازە ئەکسی دای Not enough! ئەوە چێ ئەه تۆ بیکە بەخوایە دووەڕێ ئەکەت زای بۆ ماما ئەوەی من come on. هیچێک بەتەمانترە و Pure بەهێسترا luck, I ئەبێ slipped. پێنابی هەر ئیتو ئەبێ بدۆن لەگینە هەردووکمە هەوە ئەکسمان داگردی بەشەوە مەرحەلەکە نەبوو خۆم ئەها بوو لە نووسینەکە لەسەرە ئەوانی تر لە سریان نەبوو ئەمە تەمام وەرە ئەمە وەرە Come on! What are you up to? Get over here. ڕۆژیرۆ دەستخۆش وەساوە لە بەردە سم باکەمێکمان دووبی وەڵە بزایم بکوێجە یاڵا لەبەرزیە ترسم What is this? What the hell am I looking at? Dipshit, Okay, can you I'm explain this showing shit? you a video. Oh, Why? this is Yeah, nigga it looks here. like you just spit it out. It's 2 here. I told you it should be والله 4. واز Well, no, بەخوای وازەکە منیش no, بینی What are you, some kind of stupid? I یەکەم think you misunderstand. پارتیکەکردمان یەکەم بە ڤیدۆ Are you an idiot? That's the guy. زلێکی تیا بوو تە دوای لەگەڵەوە شەڕەکەی Fucking, you're fired. لەوە چی Go home. نا هەو نییە هەو نییە ڕازی زۆر بەوی ئەچوو ڕایکرد دەکەم بکن Take the stairs. I'll go this way. ماما توی تۆ بەوە ئەدەمش بۆلیدا ڕاکە قوربان دەی و بۆ بخەی ڕاکە Shitty elevator. Go faster. ئەنا ڕۆ لە سەک بابەی پارکوور دەچوو Stop running, damn it. Eat shit! ئەوێ ملی بشکێ ناچوو کۆرە Out of the way. بۆ نە سرعەتە بران سەک باب دەڵێ ئەوێ پێەیە مۆدی لێدا Hey, asshole. تا بەکنە مەدار کوردی Whoa, whoa, وەرە بۆ whoa. شو وەرە خەریکاکەم مەخوارە بە قورعانەوە چییە وەرە ناچوو Leo, he shot me off. He's on your side. Sorry. لا ئەوە چیە مامەوەی تو ئەوێ من زەخمە ئەوی من پاکوان دەچوو باقز ڕایەگرێ ئاگەشمە بخۆیت وەرە بۆ چۆ ڕاکەی لە گوندەکەی خۆمانی سی مشکە ڕاو کردی چۆ Watch out. وەرە چی لەبەر پێمان
ڕۆیە سەرێ مەشە ڕۆی نەسەر بزانین لەسەر چێ ڕۆیە وەرە جیرا چۆ Where'd he go? یان نیاندۆزیوە لێیان گوم بوو I'm gonna kill him. Hey, عەبدوڵڵاسی relax. تێبایە No need to use that now, okay? Why the hell not? بەشایسی Let's دەستمان focus پێگرۆکە on finding دەدەقی him first. Whatever. Let's go. لە بە قەرحە هەمی بە بوو ئەوەی ڕۆی ئەمە چی ئەمە باوەڕ کێ دەکرێت. هیچ نییە قادرم وەرە پێداڕۆی وەرە بەرە چاو خۆڕی دینیان بەسە ئەلی ڕابکەوی مامە هیچ لێ نایە لوتە بژێ زۆر زۆرەکەی دەست بریندارە بێ هیچ لێ نایە لەوانێت لوتە تۆزە خوێنی لێوێت پێز مامەوەرە You see him? No. هاتیت ئەوە چییە لێرە چ بکەیت بێدەوە وەرە بێدەبەدەوە هاتم ئێستا ئەلی Let's دەبی look خۆشای around. بێتەوە He's probably hiding in here somewhere. وەرە بە شەرەفم هێرانی. ئەبی ئەلێرە بێ ئەلێرە ئەبی ئەلێرە بێ هایدە He can't have gotten too far. سەک بابستە شۆ ئەلم سەر ئاوانیە داوەشی زلە ئەو چی و خواردیوە دەرگاکە زۆر پێدا بێمنەتی ئەوەشە لێژی تووڕابی زاحی ئەمە بەکاکە ئەو خۆم ژوورە نەبوو وەرە دەبێت ئێستا Whoa, shit! چی بوو دەڵی گەوەڕە پێنێ من پێوەنی ئێرە بێ مامۆرە قەچەم بەخوای دەبی ئێرە هەوبی ئەوە تا بەخوای بینی بێرە بیگرەوە چیەکەی He's over here! نە هەر خۆی هینەکە وایە ئەبێ بڕوە Help me bust it open! وەرە لای زوو بەیادی سز برە و کابرا زلە چۆن و نەسیست You guys can't ئازا finish ئازا this shit! I'm gonna kill you! دەبێ ئەبڕۆ Listen, I got an idea. بڕۆ بیسوڕێنە مامە بۆ سەرینەکە ئەم چمە سەرەوە ئەو لەکوێ چێتە سەر وەرە هەبێرە هێنا Bring مەخوارێ it over here! زانیە بێ بچمە سەر شتێک All the تۆزە way بەرزیکەرەوە down! ناتوانم تۆزێک بەرزیکەرەوە دەی Hurry up, we're losing him! ئەوە چی بۆم جارە نەما تۆزە نەزم Bring it over here! بڕۆ دەبەرزیکەرە ێوەش ئاسمان کەوتم Let's go, let's go! ئەو بووە بە پرتە جوڵە لێ توێشۆیان برام زین گلیچە زیڕەم کرد Get me up there! Do you see him? No! I don't see him anywhere! I don't know where he went! Keep لە looking! دووە He's gotta شتێکم be up there somewhere! نەوە هەروە لە فلیمەکانیشەوە هەوارە ئەو دایک Hey! He's heading for the plane! Cut him off! ئەو سە چی ئەەکەم چی لێگەی لێ کورە بڕۆ چیەکەی بەخوای مامە بەقسەمە کرد ئەوان بەدڵە جوڵانەکارەوەڵا Come on, just keep moving. You're not afraid of heights. ئەی ها مستەوە دەی دەبا ڕام کرد بە ساعتە چاوەڕی تۆکە زوو بۆ نەخاون زیڕەکەن خۆ پڕکە نەخوارەوە بنوتەوە ناچوون Watch it, you fucking numbnuts. کاتی باخەڵ زوای دیاکەن خۆڕی ئەو دنیامان بەسە زووکرد زۆڕای کرد کورە ئاوەرە بۆ ئەکسەرال دایەتە خوارەوریانەوی Leo, help me! I'm coming, Vincent!
ئەو بە ناڕایە من هەر بەبێ بوەسێت خۆی Hang on! یەک ساعت بۆکسی لێدەم بێک شەپی مامە بگێ بەفتەیە برە زوو بەدەی بڕۆدەی برای من ناجوڵە نادام بۆ پێم کرد پێم کرد ئەمە وریابە برانەڕۆ لە دەستی ڕاکرد ڕایەتی کە جۆرێکی ناخۆشە دڵی یاری ئەوەکانە لیمی شتەکانە ئەوێ بە جیا بۆی بڕۆین مامە ڕێی لێ بگرین لەو سەگەی ئەو کوێژێ برا هات We need to hold him down. Oh, shit. دەی بەجوان نازانی لەوەی ئەو میکە دەرەچێ Get your hands off me! تا گرتمان بیخینە خوارەوەڵی چی مامە گیان لێرەیەک دقی سەوتی تۆ گرمیان ڕایگەم So, زایکین چی you gonna tell me where ڕۆیە Harvey is? Fuck you, I ain't telling you shit. Fuck me, huh? Okay. Oh, look at سەوتەکەی this. تۆم گرتووە A چیکەم gun. I wonder what you could do with this. Maybe you could stick it up your ass. ئەوە You know کردم what? Let's put it here for now. Hey, Vincent. I don't know about you, but I see a lot of different things here that could make this guy talk. What do you say? Guys, come on. ئێستا گرتمان I've got a few ideas. برە لە قەیەکی Me تیاڵەوە خوارەوە Let's see if he'll talk or not. ئەها ئەڵێ بە چی ئەشکەنجە دێبرد با بە جارێ تۆ ئەبێ لێکش. دەیدین زارەمام ئەوە لای سێشتێکی دیان نێویان بەسەریە He's about to get a real shock. Classic. A lamp? ئەوە چییە؟ You gonna put the light in my eye? کارەبایە This is gonna hurt, smart ass. مەیکوژە مەیکوژە بەشی منی دیا بێڵە Start talking. بڕۆ لاوە منیش تۆزێ You gonna talk or ئەوەی کە what? بزمانی I پێدا see. بکەن وابزانم Yeah? Are How about this? You like this? لێیدا لێیدا دای لە ئەژنۆی قاچی I bet there's something valuable in here. بڕۆ شتێکی ئەوە دەبێنە چی شتی زۆری دیایە کوراچە چی This is your لاتۆ wallet, right? Yeah. یانە ڕوولای من Oh, گوسی look. کرد What do we got here? Your car keys. Yeah, so? ئەوە چی Try driving it کیفەکەی now. نا سویچەکەی I فرەیە still ain't talking, jackass. I Stick got a frick, spare at home leave it anyway. Ah, shit. This should make him talk. Whoa! Whoa! Ah. Come on. سوبا Start talking. I said Ah, start bra. talking. Come on. I ain't saying shit. Fuck you. God damn it. هەلاشە مامە بەخوا ئەمە ئاوانەوێ How's that feel, huh? Oh, في fuck, شكل man. He ده. shot me in my knee. Yeah, and the next شكله one's ناو gonna be in your بأجنبي. head. Stop it, man. ئەوە چییە All right, guys. دایکەنە All right, you win. I'll tell you what you want. Yeah? Start talking then. All گوێمان right, لێتە all right. Calm down, man. Calm down. Somewhere in Mexico. I don't know where exactly. Mexico, It's نازانم got a big mansion ماما there. بدو It's ياكل the بدني truth. خيانة I لسوق swear. So that's Oh, where the son. rat is hiding, huh? Yeah, that's where he is. Don't tell him I told you. You don't tell me what to do. All right. Calm down, man. See you later. Hey, Let's go. guys, Yeah. where you going? Don't leave me here. You're crazy. Untie me. كم بخير Guys, دكي شيء come back. یەنە دەرەوە ئەوە تەواو تمام ئەو سیارەیە چەند Guess خۆشە we're heading down to Mexico then. Yeah. ئەبێ بچین بۆ We're مەکسیکۆ gonna need bigger guns than this. That's probably a good idea. نەکەین What are you مێڵە doing? کەس پێ مامزانێ و What does دەرگاکەم it look like? Wait. وەستە Step کاکە aside. خۆم دیکە شارەزای لە دزینە ئای چۆن کاکە بۆ خۆمانی بەڵێ There you go. دەستە خۆش بە
ئەو زاتۆ سیاقی ئیجازەمێ تۆ هێشتا ئیجاز بدنێنە تا مامە چالیکە فکرکە I got a contact that دەڵێ flies بەعکارێک down گەستە to بەکارێکی Mexico. دڵ لە گەوران فێر بە ئەمە دنیا دیدم I got an idea on how to get those guns. But we're gonna need cash. چەتاڵیەکە We can't risk robbing a bank now. یەکەم جار پێ لەسەر There are ways easier کلاسیدا places to کرا rob than گێڕی banks. بکە یەک Like what? ئافرین بۆ ئافرم بۆ فێکاری ئیترها ئەوە شتێکی پێی ئەڵەن سارە پێداگەی ئیتر بخۆی ئەڕۆ ها چوار تاشی هەیە سکانێکی هەیە بۆ زانیاری ئەو کوێە ئەو گەشتینە مەکسیکیش باشتر هاتوین بێنزینی لێدەین مامە لێگرە با بێنزینەکە ئایدی خۆمان نەبێ پارەتان لەکوێ پارەمان لەکوێ A gas station. You That's think they'll the have enough Rama money? They better have. I'm not going after Harvey with just a handgun. Yeah, well, guess there's only one way to find out. Okay then. تۆ دیوار شتەکە بێت Yeah. چەکەکەی Why don't you دەردێنی give me the gun? What do you mean? وڵای من ئیمانم بە سڵحەوشن We نیە need هەر to keep a کوشتن low profile. نا That's بەخوا not پێ really پێی your ئەڵێ thing. ها دەڵێ I هەموو say شتێک do بە this توندیتیژی fast, نابێت man. Just in and out. ماما I ئەوی say we من do this کەسێک the easy دڵنیارم way. Let's not make a scene. دەڵێ بە کامیانەیەکەی بە دەمانچە Just make sure nobody gets hurt. بەچەک بزانین دەمانچەکەی لا بریان دەریێنە لای بلا پێ ودوتی یان دەمان ئەوەی لابەری دی باش ئەدەم دوای بەکاریێنێ پێم وابی سلام علیک ئەوە Nobody fucking بندینی move. چەمە I'm just gonna go. سوژێ I'm getting out of here. Hey, look. You see this? It ڕەشۆ looks like a gun, but it isn't. It's to ئەو keep the تەلەفۆنە register. شتی لەگەڵ more مامە word. ئەو تەلەفۆنە Sit You're wasting down. your time. I'm There's about barely them. any Stay cash in there the and register. shut up. Open All gate. right, no need to panic, okay? ێ بۆ پاران پارێ ئەو پارانە Told خێرا ya. Shit. Where's the safe? بکە قەپات Not نار safe. Bullshit. Hey, بە Vincent, پارێکیان نییە there should be a safe around here somewhere. We should check it out. ئەڵە چی نازم بێ شتێک بکەین بخۆ ئەوزان پاری سیف کراوی هیە چۆنڵی لە شوێن I got him. Let me go. ئەو لە کوێی Leo, get over here. Let him go. برانە ڕۆنە بۆ تیسەر ئاهاتون بۆ پارەت قاسەکەی You can come in here. We need the combination. کۆدی هەیە مامە ئەبێ کۆدەکەی بینینەوە پێ Swear یان I'm شتێک with you. This بە is شتێک why ئەبێ Oh my بکەین God, let's stop her. کورە زوبە کۆدیەوە مەگەر دەماچەی پێ Don't move. زوو گەشت ئەو دەمانچەوە تۆیدە دوایی یا بێ بە دەماچەی Hey, Nobody hey, move. don't shoot. Move and I'll shoot. ئەوە بۆ تەقەی لێ ناکە Nobody move. Don't shoot. ئاها ئەو زانم ئەو مامە دەبی کۆدەکەی ببینینەوە کۆدەکەت لەکوێ نازانم لای ژنەی دەبی بێ من لێرە لێ نییە مەگەر ئەو ژنە وڵا دەیبزانە ئەتوانی قسەی لەگەڵاکەی We need the combination. I don't have it. هاچەی چەکەکەی دوگە لای من برە تو هاتی لە پەنامت بۆ I don't want to hurt you, but I will. Just give me the combination. لەی نەدەی لای بە ئاها Okay, What's going on? relax. Calm down, son. Calm down. 137. There's a robbery going on. 137. یەک سێ حەودوانیە At the gas station? Yes, Yes, yes. yeah. Oh, they are. کۆدەکەی زوو پێوتە زوو 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 ئەو چۆن Okay, son, you stay Put it here. there. This is Officer Johnson. I got a 1031. یەکسێ ئاو 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 شتەکان هەڵگرە کور هەڵەڕات ئەمە تاوەتیانەمە تا وەرە ڕاکە ڕاک تاوە گێت ئەوەی ڕحانە دڵی Nobody نەما move. Put your hands above your heads. Get down on your move. knees. دۆڕانیان move چی a muscle. ئا I need دۆڕانیان backup. دووبارە گیرینەوە وات دۆڕانیان مەرحلەکە وایە پێ مەرحەکە مام پێی دەمان بنەوە سزنی وەڵام پشتیوانە بێ نانا دۆڕاوی
كورة كمان Come يصير watch فيديو. She might make a move. I'll show you. طبعا من السلاح إلى جنين Give me the fucking gun! ئەوە دەوان أو چەکە سيد سلاح في بدانك بدم أنا بدم Give me the combination. Give me the fucking combination. I don't have it. ما من نایکاتە لەوانەیە هەتا وياك ئەو شتە بێ Do I look like I'm fucking around? Give me the fucking combination. إيه Okay, كودك أقل relax. بورا والله كورة ما 137. ئەو 1, دوري 3, برا. 7. You better hope that works. أبو أخوي بيتي ها ودي ما بڕێ كورة راكة الله الراك جارەکە دە زۆر وەسان ها پۆلیسەکەی دەرخستون جارە خەردەریشی نەخست لا لا والله أخذ شو هرشم لك كودك كي بيوتم Yeah, no problem. Just make sure to bring the goods, okay? Yeah, I know where that is. عبراني ما دام تاكو يستا فيديو كتب I see مدام بيت that. لكن فيديو كمان بوبكن So, ميوانك معناه ليش We got the زيدان guns. شو you trust this person? بيدنگ ما كردو I do. تاري سڵاو ڕێزمانەیە بۆ It's not میوانە good for لە your heart. سچە دانیشتووە My heart is just ئەڵێ fine. منداڵە ئەو نە I جوانە just want to know what we're dealing with. Relax, Mr. Paranoid. I trust her, okay? Besides, she owes me one. Now let's go get those ئەوەش guns. برادری محتەرم ئاخرەکە You say محتەرم so. نەبایەت لە سچە You دانیشتبوو need to relax more, all right? والله ما وايلي تيما قزو بطفران کورەوانی دوای ریپۆرتی لێەوە مەڵێ باشا بس هي 26 دقة ما برية حاسما کورە هەگەو لە چییە 1 سەعاتە خەریکین برا ماما سير او شوين خوشيك وبهارانا بارێکی بێبانە مام برا بهارانا بيبانا اوسيا شوين دورة راتو ما دكنا اشتا ناشريني Jasmine? برادري You ما good? عبد الله I'm برادري يا Who's this guy? ماما Don't worry, he's with me. بتما Oh, he's with كيفو Yeah. اوسي I'm كاكا Vincent. ولا ئەم من بۆ کاتی Vincent, ئەمە بۆ how کاتی nice to سەفرێ meet you. السفر You're a fucking idiot. What? Why don't you bring your whole family next time? I'm out. Hey, what's wrong with you? What's wrong with me? باشا What the والله fuck is سكيبي wrong with بازو you? باش دبو You think I'm vending ice خب cream اخوياك here? بيتي لي تناقي Listen, ياك I مشتي told you. خوا I جارجاری don't یەک do پیتی لێ business ها with ئەڵێ strangers. And نوزیێتی this لیسن guy, تەجا he looks يعني like a في stranger حاجات. to me. نەنە Do you have a نوزیێتی problem with لیسن me? لێو ڕستە درێژە لیستنەکە Yeah, I عنی got a گوێگت problem می with دەرەونە you. You لێرە have a problem with me? اوتيا ئەوێ ئەم لاو بکە Who the fuck is this guy? Whoa, 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 relax. Put the gun down. زور اسايا Jasmine, put the gun down. سكك Come بين on. اخواره الله ماما I لبر told you, he's with me. هربتي تونا بي الشرطة Let's just do this fast and easy. Besides, Better you manage. كتبوا own تسكيلة من one, هلين remember? بۆ یاریەکەیشم پێێتێنە Okay. But it's the last time. And then we're قربان even. يكفي شق دك الدنيا فیشێک باشە زور اوتيا چەک بوو والله الله يسك ئارەوەڵا چەکە والله Here. پارەکەی دابوو Hurry up. ئەدەی چەکە وسرێ مامە ما برات والله تخلص يومي او ميني ساردي او مدوي ميني ئەو ساردي سنایپەرە بۆ منە ئەو سنایپەرە بۆ مناڵی نەگریت اوا ئا باشا بڕۆی چی هەڵەگری هەڵیگرێ Nice. A brand new MP5. Perfect for close quarters combat. بڕۆ لەوە بڕۆ لەوە كورة هیوێتم سنایپەرە بەخوا لێرە All جوڵە. right. What can you do, Oh. old friend? بعرف خشابة قوري ماما بي Perfect. اتسل مو Let's see بدوا what these شر guns can شبكين do. ها بخوش Lots of empty houses here. Let's shoot at them. ايه او السلاحك بعداني تري شال ئەتوێن دانێت What have you been up to? انا والله توان لا والله M16 بداني burst fire assault rifle. اوسي أنا The boys أبي in Nam هذا. use these. ئەوە چی؟ اوسي ها؟ سوجني تاني اونا ايه تو
تاو مام با بڕێن ئەگەر سیلاحەکە خەڵ کردووە بێ بڕێنە لە سیارەکە بڕێن Hey, Leo. يلا Ready to زانم leave? بۆ ئامادەیت بڕۆین What's the rush? Let's try the guns. Lots of things to shoot at. کرە خۆ دەری ناخە گوڕی ناوجارێ پێچێ برانە سیلاحی باشی تێ سیارەکەی ومان بدا باشتر گۆراوە باشتر جارێکی سیجێ هەلا هەڵ نایە پۆلیس لە خاینشتەچ وەڵا پێچێ ئەوڕێن ئەوڕێی ڤیدیۆ زۆر خۆشتر بکەن لەگەڵ مامە عەبدوڵڵای ببورن ئینشەڵا پارتی دێدیشدادنی یاری زۆر خۆش دەڕێە چاوەڕ بکەن ئینشاڵڵا باریەکان بێن وەڵا یاری مەجموعە کۆمەڵە یاریکی زۆر خۆشە بەتەمە بێتە گەیم پاس خۆشتان ئەزانن ئەوانی کە لەناو گروپی ئەکسبۆکسدا بن لە فەیسبووک ئەزانن مایکرۆسۆ بەتەمە کۆمەڵە یارێکی زۆر خۆش بێنێتە گەیم پاس دا ئینشەڵا دوحاکەین Hey, it's ئەو me. یارانە کە I got هاتن some information about سێڤەرێت Leo. جیاواز نەبێ Okay. You ینی know بۆ where he is? CS و وانفاتی جیاواز نەبێ Give me ئینشەڵا his location. هەما من نەموت خائینە تەلەفۆنی گەرە بۆ ئەو کوڕێکێم لە شوێنیاگەڕێنەڵێ ئایگات آره والله. لیۆڕێکم دیتەوە Good job. Talk to you later. Harvey. Harvey. What's up? ئەوەتە ئەوە کوڕەکەی کاکە Good. Make sure we put our best guy on this. I want him dead. You got it? Yes, زەمامە boss. ئەبێتە شەڕ خۆشە بێتە شەڕ بۆ نەوێ ئەماوەی توێ بەڵێ منە ڕژنامەکەی بینی کاڵێ ڕانگە ئەیە لێستا ناوم هێناوە نێوم هێناوە ئەوە حوسێن ناوی بناڵەکەم هێنا حوسێن حوسێن My name is Carol Moretti. I'm pregnant. And I think I'm going into labor. And I'm all alone. کاتێتی Please send an ambulance. ئەمە منداڵمان بوو ئاگرامەڵێ برانە بابا بە قوڕ نەگیری ئام چمەتە سا تەمام Hey, can you stop by that phone booth over there? باشە کاکە Are you sure you can get us a plane? I sure خەنە hope هەمامە so. من ئیمن Yeah, me too, man. I don't want to walk to Mexico. ئەیوە سیارە دزی ئەیدانە ئیتو محامی ئیتو ئەوەی منە باڵە باڵ ئەسکەری منە بەڵێ پیر بووین Well, there's your phone. Yep. I'll look around. Make sure to get us that plane. نەڵێکی وەرە مام ئەوە چیە بە چیکەین بۆ خۆی لێتت ئەوە چیە ئەبڕۆ و هینە تەلەفۆن بکە مامە ئەستم جوول دەدەم کراز بێتە تەلەفۆنەکە I still don't have any change for the call. چی بوو I saw a newsstand on the other side of the square. برو Maybe I خۆڕۆی can ئەو get جور some بیمانەی change there. But I saw you flirting with her. No, I didn't. Bad move, man. Did you fucking mind? We're talking here. ئەوە چی بوو وەڵی وتی شتێکە بەدام بێت But I saw you دانیشە flirting لە with her. پەنابزان مۆبایلەکە لێ نادزی Bad move, man. Did you fucking mind? We're talking here. تا بەچی مۆبایلێ بچن وار لە خۆوانە You're right. It's none of my business. Yeah, you got that right.
But still, flirting with someone else when you already have such a beautiful girlfriend, that's a bad move, man. A really bad move. See? That's a real gentleman. فون كال Thanks a lot, My pleasure. douchebag. را ماما ابي ايرا بايرا اخي خو شوي نيجرت لا والله او زاري نفس مجهوله وكمان I still don't have any change. Hey, what do you charge for a pack of smokes here? Same as everywhere else. It's 36 cents. 36 cents for a lousy pack of smokes? Are you serious? فريقش قري لي كرون خاورة كنا مرة وقت ويني اش على تسي هلا اللي راد زيقا ورا اول شوي Well, hello there, handsome. You're talking to a married man. Just my luck. ما مار لي قربا ما بيكيني دو Do you need any help with that? No thanks. I'm fine. You sure? Because I know some tricks. Look, I got this. Okay? All right. Just trying to be helpful. معيدة Good luck. Thanks. ثاني مرحبا بس نالي وتشير بجدي بشيبكي ورا نازن ليش تو ليش تو يمرو يا وسي باسكيل This bike has seen better days. وتشي بامزانيه كي سيدو Bell works. كسيك رميش ما تشو ماكا لو دمو أنا دا خرابة مقام. Jesus, man. You're a mess. ما فلسي بارد بيني بارد بيني بريدي باش سيبكين خلاص ما كنت تو Vincent has to make the call before we can leave. لا تو يعني ربيرد زام أمي أوي توي هر أبي شو أشتبك يقدر قبابي كمان بكودي زام هر رجوا عليه it change وتا green maybe لا did me يمكن شيله هو I still don't have any change for the call. هو ناي كلامن الموبايل كم ريكورد بيجي جنان توين ترجمة كم أبي بسالي لكم I don't want to be with you anymore. Come on, tell her she's making a big mistake breaking up with me. Look, I'm sorry, kid, but this is not my business. Come on, man, help me out here, huh? No, I'm staying out of this. Take care of her, okay? وكشتك بارشي دي بتزين سوزان وخا هي جناقة لا اشتيكي تريد يا انما ما انتو ابيتو بقريب ثاني اللي كيا اشتيكي تدرخات بيسي نوسينا قال لسر اويتو يا مرحلة بويتو يا رمضان عشان تومي بلا وعدة وشتي بكرة وعدة أوي ابزانا بروبو لا ابزانا على تشيت أخوي يا راني زربانة هون Hello. Can I help you with something? ماما تو كعمل داقر راست Yeah, I need some change to make a phone ايه call. تا اوي Sorry, but Oh, you go. have to buy something first. إيه كعمل داقر تو كعمل داقر أول داقر أنا أول داقر اوي اللي راز زاقرة ذاك نبي بس All right, what do you recommend? For you? I have some top-notch girly magazines. I'll pass. Give me some cigarettes. Filtered. على كده Sure. ولا والله وعدي دامي Here you go. You're welcome. ايه ما بروبوش Thanks. تلفونه فنجانا إيه تلفون كيس تلفونه كي معلم هالي ناقري چونك نيلة ماله والله بيس مالي خجيج خان عارف والله ديسخان Hey, it's Vincent. Yeah, I'm fine, thanks. من باشم سباس Look. سيكا I need to fly somewhere. Tomorrow. تلفونه كان نقدر بس Make that work. صوت نامي بوانيري Okay, فويس great.
ئازانم ناو قسەی لەگەڵەکە دیێنە ناوەنی What? پێی منداڵی ئەبێ When? لەکوێ پێ خبر Where's she? Okay. Okay. Thanks. دیار برادێکی یان خێزانەکەی مەبی پێیوت دی منداڵ نیایان ناکا بڵە منداڵەکەت Hey, did you get us a plane? Yeah. پێچێ لەوانێ مناڵەکە بێ قسەکە What are you talking about? You okay? I'm fine, but I need to be somewhere else right now. Hey, you can't just walk away. I'm not walking away. خبرە بەیەک Something happened and I need to be there. وت پێ All right? منداڵەکەت مردیە Vincent, دانیش ئەبێ پیاوت پێ منداڵەکەت we've come too far ئێگە to بڵە back down منداڵەکەت now. دڵخۆشە بێ You need to talk to me. Tell me what's going on in your ئاخرە head. چۆن ئەڵێ ئەبێت پیاوتوە لە خەسەخانەیە میژەڵێ بێ بچم لەگەڵ یابم ئەو کارکتەرەکە بنیژە بێ ئەڵێ نابێت شتیوە چۆنە ئەوە چیە ڕبەکرێ گیرەوە هاتێمە بکوژێ وڵە کاتم سەوتیش ئارەوە نایسە شیشیکەمە نەگاتم Okay, fine. It's my wife. She's. بیانە ڕۆزی ڕەنگێ لەو دیوێ ئەو چێ بێڕاکی مامە دوو شەکتێ دانی بێنە بدەمە Guns are in the car. There's no time for دانیان فڕا لە ویاڵە نەگەێتەوە Come on. Yeah. ئەیها لەو ئەو کاوە بنم دەوەی سەرەتەی ئەوی سەرە بنەم منە کامێراکە دیارەتی Come here. ئەزان مامە بڕۆ Hold on. I'll help you barricade the door. وەرچە ئەمە چەم شەوشینەوە بە کار خۆدێ We gotta get out of here. I know. Up there. یەنەکە لە The گشتم vent. I see it. ودی چی بکە؟ ئەبێ نازانم Leo, get up there and I'll push her across. ئەوێ بەلەمە هینە بزۆڵێن بەلەمەمان بامن دەبی تۆ بچی سەرەوە زوو زوو پر زووکە دەکەیش کات یاڵا دەبی بەوەرەبی بە وەرە وەرە دەست با دەست بگرم وەرە سەر وەرە سەر لەوێ ئەڕۆ قورسی ئێستا دەرکاکات بس سێری سەر ناوێ ئەمە هینەکەی دەرێنا برا دەری بێرە ڕاکە ڕۆبە بنرە هەتانە گشتێ وەچێ ئەجای سێتەویە ئاوە تەقەمان لێگا بەر ئەو شتانەیە بڕێ Come on. We need. ئەوە شاکە هەموو فیشەکە لەکوێ بوو کارخانەی فیشێکی دانەوە چیەوە ئەو کەرە دیتوانین بسێ لەو تێنیشێ ڕالێماندا We can't control the next one from here. Get behind it. کارەباکەی بژێنەوە ئای برانە ئەتو چا بەخۆشی بێودا ئەڕۆی کورە دم با پیاسەیەکەم وڵی نەمە بینی لەوێەوە مەزای ڕۆشتۆ خەی ناکە بە ئەمە تاگین تازە ئەجارە تایە نانا ئەندە کەڵۆش تشمانویش چاری سەرکەی لەگەڵ مۆنتاژ شتیە گۆڕن وەرە وەرە زوو زۆر ئەنتیکێ زۆر بەسی بکە هاک برا لێرا بێت چیکی We can't control the next one from here. Get behind it. کاربا کوژێنەرە ئەجوڵای بێ من لەگەڵ لەگەڵ یا بڕۆم بڕۆی لەگەڵ بڕۆ دێڵە دەدانیش ئەکسی دێت ئەکسی دێت بڕۆ مامە ڕۆ زۆر ناخۆشە ڕوە برمەی وەسێنە ئەو بووە هەڵەسێ دەسەر پێ ئەخەرگە بڕۆ ئەندەک زاوای دێت
بڕۆ مامە هاوێرە من مامەی کەسە ڕاکە فرە ڕاکە مردم شانی موبایلەکەم کورۆگەی وەختیاوێ ڕا بە شانەکەت گۆڕ ڕۆ خێراک بنيقر خنتيانا بيخي شوينا دي ما تجي طيب من على ماما دي ولا بخور احنا يوم زوجتنا هنا ايه قصة عايش ما زخم شتي تمام تمام تشكي هالقرا خير قاعد تسرح خلينا ندي اوش يجي سيتسك ندي انا دي سكك هالقرا اخذ هنا قلق توصل لي يدري وش Look, I don't know what's going on with you, but we need to finish what we started. بحر او خسانين طوابير Obviously, we ستايم keep sending guys like this. والله ان شاء الله Do you? Then why the hell did you want to leave all of a sudden? It's my wife. She's in the hospital. What's the problem? We just had a baby. That's great news. Congrats, man. والله رزقك Sure, it's ليتيك great. ودك Thanks. تسباس You don't seem too happy about it. Trust me, I'm happy. It's just... It's really complicated between me and my wife. Look, complicated or not, you gotta go see your kid. Whatever's going on between you two, it's still your kid. I know. You're right. Of course I am. You know I am. Yeah, اي ها قصة كان هفت هوا نبض You gotta انا stop بردي playing فيديو games. كتير ما نبكن I did. Here's what we're gonna do. We're gonna go to the hospital. You're gonna see your kid, and then we go get that plane. You with me? Yeah. I'm with you. Vincent, I need to trust you on this one. You can trust me. All right then. Let's go. جوسك يا ابراهيم يمكن بس نبت دوباره نبت او قصة كده نزولشتا الهاي بي موابي يا اوسيا تشيلوكا جيرنو هاتنو يا I could tell it was your first kid. مكتوب لواني هالليلة وابولا امي Yeah, يتروا بدا back at the hospital, the way you were holding your baby and shit. I mean, sorry about the shit part. I didn't mean it in a bad way, you know, but yeah. Anyway, it's a great thing watching your kid grow up. Yeah, I can imagine it is. What's wrong, man? What's the problem with you and your wife? Look, كان العيد لابتوبكم Carol is the love of my life. We've always wanted to have a child. ريكوردي كده تاسا والله تاسنا ريكورد كده جناب يعني ما قال لاينا بروي Every time we failed, تو هنا تايس الريكورد بكذا بيقينا دواي لا الفيديو my سأل only كده regret. بيقين That day when we No, no. found out, روكيتر اوست we've never been so هذا من happy. بعمل بس دعاية شعنك. طوابي انجا طايقة الله بايتو دي عاكي تاوبي Everything went to hell. And I ended up in prison. لا تاون ده ابي لابتوبكم بي بيتو يدلش Yeah. الشحن دراوة بس بيم بريكو بخير بيتو لا والله او چی رویه شنو خاص خانقه خشوني لاي يظانم انا بزانا صوتي من دي لا لابتوبكم كيشينيا ايه لابتوبكم بي بو جارة ابي فاين Vincent, كار ask the receptionist. والله ما كنت في بيني دي قرأ بقرآن هالبيل المبين راس اصلا راس بعمل لابتوبك بي بيتو زون دي ريكورد كم ما مركو تايبي بين دويتو او توزر ريكورد كو تايبي بين
ئێدە باشە هاوڕێیانی خۆشەویست زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا بینەر بوون و لە بەلایکێک بە سەبسکرایب بە کۆمنتی پشتگیری خۆتانمان بۆ دەرخەن و هیوادارم سی تەواوی ڤیدۆکەتان کرد بێت و سەری پارتەکانی داهاتوش بکەن هیوادارم چێشتان لێ بینی بێ هەر لە خۆشییا من تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز ئەمیان دەستی خۆش بێت قوربانم زۆر سپاس لەگەڵ